و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بەرنامەی لێکدانەوە هەڵوێست هاتوومەتەوە خزمەتتان. چەند باس و بابەتێک لە بەرنامەی ئەمڕۆماندا دێنینە بەر باس و گفتوگۆ کە سەرەتا بە باسێکەوە دەست پێ یەکەین بزانین ئاخۆ لەبارەی ڕێککەوتنی ئێران و ئامریکاوە ڕێککەوتنێکی بچووک بۆ کڕینی کاتە یان ڕێککەوتنێکی گەورە بۆ مانەوە لەسەر حکم. ڕۆژی شەمەی ڕابردوو دوو ڕۆژ لەمەوبەر یەکەم خولی دانوستانەکانی نێوان نوێنەرانی ترامپ سەرۆکی ئەمریکا و نوێنەرانی خامنەیی ڕابەری ڕژیمی کۆماری ئیسلامی لە مەسقەت پایتەختی عومان بەڕێوەچوو. دوایین دانوستانی ڕاستەوخۆ لە نێوان ئێران و ئەمریکا دەگەڕێتەوە بۆ سەردەمی سەرۆکایەتی باراک ئۆباما، هەمان کات کە ڕێکەوتنی هەستەیی بەناوی بەرجام لە ساڵی 2015 زاینی پێکات. ترامپ لە سەردەمی سەرۆکایەتی پێشووی خۆیدا لەم ڕێکەوتنە کشایەوە و سزای توندی لە دژی ئێران سەپاند، کردەوەیە کە بۆ هۆی خراپتربوونی پەیوەندیەکانی نێوان ئێران و ئەمریکا. کوشتنی قاسم سولەیمانی لە عێراق لە ڕۆژی 13 بەفرامباری 1398 هەتاوی هەردوو وڵاتی هەتا لێواری شەڕ برد. دوای ئەو ڕووداوە و تا کۆتایی سەردەمی سەرۆکایەتی یەکەمی ترامپ کەشوهەوای ناوخۆیی کۆماری ئیسلامی و هەڵوێستەکانی ڕابەرەکەی بە توندی دژی هەر جۆرە دانوستان و پەیوەندیەک لەگەڵ حکوومەتی ئەمریکا بوو. لەو کاتەوە ئێران بەرنامەی هەستەی خۆی لە سنوورەکانی بەرجام تێپەڕاندووە و ڕێژەی پیتاندنی یۆرانیۆمی زیاد کردووە. لەلایەکی تریشەوە گۆڕانکاریە دواییەکانی ناوچەکە لەوانە شەڕی غەزە، هێرشە دووقۆڵگیەکان و ئێران و ئیسرائیل بۆ سەر یەکتر بۆ بارانکردنی پێگەکانی حوسیەکان لە یەمەن لەلایەن ئەمریکاوە، ئامادەکاری بۆ شەڕێکی بێوێنەی ئەمریکا لە ناوچەکە، ئەوانە هەمووی کەشی دانوستانەکانی ئاڵۆستر کردووە. هاوکات لەگەڵم گوشارانە پێگەی ناوچەی ئێران و مێحوەری مەقاومەتی کۆماری ئیسلامی لەدەستچووە. کۆماری ئیسلامی لە دۆخێکدا پێی ناوەتە ژووری دانوستانەکان لەگەڵ ئەمریکیەکان لە مەسقەت کە چیتر نە کارتی حیزبوڵڵای لە لوبنان لەدەستدایە و نە ڕێگای زەمینی بۆ پشتگیری لە حیزبوڵڵا. ڕوخانی بەشار ئەسەد سەرۆکی سووریا کە یەکێک بوو لە گرنگترین هاوپەیمانەکانی ئێران لە ناوچەکە، یەکێک بوو لە گەورەترین گورزە استراتیژیەکان بۆ سەر نفوزی ئێران لە ناوچەکەدا. هێشتا راپۆرتی فەرمی لە چۆنیەتی ئەنجامدانی ئەم خولەی دانوستانەکان بڵاو نەکراوەتەوە، بەڵام راپۆرتە نافەرمیە بڵاوکراوەکان دەری دەخەن کە چەککردنی پاشماوەی مەحوەری مەقاومەت، گەیشتن بە مودێلێک بۆ لابردن یان پێکەوەژیان لەگەڵ ئەنساڕوڵا لە یەمەن، بەرنامەی هەستەیی و بەرنامەی موشەکی و تەنانەت هەڵوەشاندنەوەی سوپای قودس کە بە ئامانجی دەستێوەردان لە وڵاتانی ناوچەکە پێکاتووە بەشی سەرەکی دانوستانەکانی ڕۆژی شەممە بووە. هەرچەندە لایەنەکان تەوەری دانوستانەکانیان بە دۆسیەی ناوەکی ناوبردووە، واتە باسی ئەنەرژی هەستەیی، بەڵام ئەزمموی ناسەرکەوتووی بەرجام نیشانی داوە کە حکوومەتی ئەمریکا بە دوای سەپاندنی ڕێککەوتنێکی گشتگیرترە کە لایەنی ئەمریکی ناوی ناوە کۆتایی هێنان بە ئاڵۆزیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێران بە پێچەوانەی دانوستانە نهێنیەکانی لە ساڵی 1391 هەتاوی دوای هاتنە سەرکاری حکوومەتی ڕوحانی ئێستا لە مەسقەت کە پێشەکیەکە بۆ دانوستانە هەستەیەکان کارتی زۆری لەدەستا نییە و ناچارە چاوەڕوانی بەدەستێنانی ئیمتیازێکی ئەوتۆ نەبێت. قەیرانە پێکەوە بەسراوەکانی وزە، ژینگە و داڕمانی ئابووری و گورزی بەردەوام لە توانایەکانی استراتیژیکی پێشووی ڕژیم وای کردووە عێراقچی پشتیوانیەکی وای بۆ چەنە لێدان نەبێت. لێردا باس لە دەسەواژەیەکەکرێ ترس و هیوا. ئەمە شتەیە کە سەرانی کۆماری ئیسلامی ناچار کردووە بۆ دانوستان لەگەڵ ئەمریکای ترامپ. ترس لە ڕووخانی سیستەمی سیاسییان بۆمبارانکردنی ژێرخانی سەربازی و هەستەیی و هیوایەکی بچووک بۆ کرانەوەی ڕێگایەک بۆ مامەڵەکردن لەگەڵ ترامپی بازرگانە. ئەوەی لە ڕۆژانی ڕابردوودا لە شێوازی مامەڵەکردنی ئەمریکای ترامپ لەگەڵ وڵاتانی دیکە ڕوویداوە نیشان دەدات کە سەرۆکی ئەمریکا بە بەرنامە و استراتیژی جیاواز لە 2016 پێیناوەتە کۆشکی سپی. لەگەڵەوەش داوا دەردەکەوێت وێناکردنی کۆماری ئیسلامی بۆ ترامپ هێشتا گونجاوە لەگەڵ کەشی خولی یەکەمی سەرۆکایەتی ئەو و بە بیرۆکەی ڕێکەوتنی بچووک بۆ کڕینی کات قۆڵیان هەڵماڵیوە. لە کۆشکی سپی بەڵام ئێستاکە یەک سیاست بەرامبەر ئێران لە ئارادایە، ڕێکەوتنی گەورە یان گورزی کوشەندە.
هەستین کاتی ڕاپەڕینە مشتەی شادیە ئەمڕۆ سەیری شەقام ڕۆژاوە دیکتاتۆر کەوتونە خۆ ئیتر ناهێڵین زۆر داران دەریاکان پڕکەم لە ژار نانی سفرامان بڕفێنن قسە و ئاواز بەن لەدار ناهێڵین چیتر سەرمایە ئێسکی دنیا بکرۆژێ تێکارم ڕەنگەڕۆ بندارە گەنجام بنهۆشێ هەڵدەکەنین ڕیشەی سفەم لەگرش بۆشەی دنیاوە بژی خەبات بۆ یەکسانی لە شیری تا ڕۆژاوە یەکسانی ژنان و پیاوان ئاڵای سووری نەجاتە پیاسالانی و کۆن پەرستی دەسڕینەوە خەباتە هەر لە سنە و هاوارگەی هەتا بەیروت و تاران لە بەغدا تا سانتیاگۆ لە ماڵین زۆر داران لە ئاسمانە خۆر هەڵ دەکەن یەکسانی دێنی لەماڵ ئازادی قوچە و سەما بەلە و ئێمە دەگرن باو ولسر مسألة حق ملتي كردش حاول بس ما نفعهم ما نفعله كحق ملتي كرد لأنها هذا أساسا حق يساوي بحثيش هم لبار مسوسة جميتي وهم لبار أحمد يشوني ووش أول بدأ في بيت الشيء بقرين تەنیا بە حزبێکی ئاوا ئەتوانن زاڵمانەی سەرمایەداری لە ڕیشە دەربێرن و پایەکانی حکوومەتی سووری کرێکاری لەسەر وێرانەکانیە و دامەزێنن. هاوڕێیان ئەم حزبە حزبی ئێوە فەتحیکەن. بەڵێ عزیزان لە بەشی دووەمی بەرنامەکەدا باسێکەکەین لە مادە هۆشبەرەکان با بزانین کێن ئەوانەی تاوانباری مردنی بە هەزاران گیرۆدەبووی مادەی هۆشبەرن. بە پێی ئاماری ڕسمی کە لەلایەن کاربەدەستانی ڕژیمەوە دانی پێدانراوە ساڵانە بە شێوەی مامناوەند 4500 کەس لە ئێران بەهۆی بەکارهێنانی مادەی هۆشبەر گیانیان لەدەستدەدەن. هەر بە پێ و ناوەندانە ژمارەی گیرۆدەبووانی مادەی هۆشبەر لە ئێران نزیکەی 5 ملیۆن کەسە. ئەگەر هەر بنەماڵەیەک بە 4 کەس حیسابکەین و بە لە بەشاوگرتنی واقعیتەش کە گیرۆدەبوونی یەک کەس لە بنەماڵەیە کاریگەری دەکاتە سەر ژیانی هەموو ئەندامانی بنەماڵەکە بۆمان دەردەکەوێت کە چ ژمارەیەکی زۆر لە جەماوەری خەڵکی ئەو وڵاتە هەر کامیان بە جۆرێک بەدەست ئەو دیاردەوە دەناڵێن. گرفتێکی کۆمەڵایەتی وەک ئیحتیات ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەرەوکی کۆمەلگای گرتووە وە زیادبوون و پەرەسەندنی ئاسەوەرەکانی دەخاتە ئەستۆی خودی قوربانیەکان. بەڵام ئەم بە ملیۆنان ئینسانەی کە بەم جۆرە لە چرخەی ژیانێکی ئاسایی ئینسانی دەرهاوێژراون و خۆیان و کەسانی دەوروبەریان چاوەڕێی ڕۆژی مەرگیانن کێن؟ زۆربەی هەرە زۆریان لاوانێکی هیوابراوی سەر بە بنەماڵە هەژارەکانە. زۆربەیان سەردەمی منداڵیان لە داوێنی دایک و باوکە توش بووە بە مادە هۆشبەرەکان بەسەر بردووە. زۆربەی ئەم قوربانیانە کەسانێکن کە یان شانسی درێژەدان بە خوێندن و سەرکەوتنیان نەبووە تێدا یان لەگەڵەوەی کە خوێندویانە بوونەتە خاوەن حرفەیەک هیچ کات شانسی ئەویان دەست نەکەوتووە کارێکی گونجاو لەگەڵ پسپۆڕی حرفەکەی خۆیان بدۆزنەوە. واقعیەدەوەیە کە دیاردەی ئیحتیاد و پەرەسەندنی ئەم گرفتە کۆمەڵایەتیە زیاتر لە هەر هۆکارێکی تر پەیوەندی بە وەزعی خراپی ئابووری ئەوانەوە هەیە. گەنجی بنەماڵەیەکی مرەفا کە دڵە ڕاوکەی ژیانێکی ئاسایی و سروشتینیە لە خۆراکی باش و مەسکەنی گونجاو و بەهرەمەندە و درێژەدان بە خوێندنی زەمانەت کراوە و ناچار نییە هاوکات کار بکات و بشخوێنێت دیارە بێژگە لە هەندێک حاڵەتی دەگمەن ناکەوێتە دوای مادەی مخدرەوە. کەوایە موسیبەتە کۆمەڵایەتیە وەک باقی موسیبەتەکانی تر ئەساسەن بەرۆی کێوانە دەگرێت کە لە جێگە و شوێنێکی ئابووری و کۆمەڵایەتی لاوازدان. بە واتایەکی تر دەکرێت بووەترێ کە زیاترین قوربانیانی ئەم دیاردەشومە منداڵانی کرێکاران و زەحمەتکێشان و توێژی هەژارن کە ژیانیان و هەموو هیوا و ئاواتەکانیان بە فیرۆچوو دەزانن. جوانی بێکار جوانێکی کە لە درێژەدان بە خوێندن بێبەش کراوە، لاوێکی کە بە شوێن کاردا هەزار جار سەری لەبەر دراوە و بێهیوا بووە، لاوێکی کە کۆمەلگا بوونی ئەو حەز و چاوەڕوانیەکانی بەڕەسمی ناناسێ، ئەن جوانێکی کە خەفەقانی کۆمەڵایەتی و سیاسی و ئەمنیەتی گەروی دەکوشێ زۆر ئاسانتر لە باقی هاوتەمەنەکانی گیرۆدەی مادەی هۆشبەر دەبێت. لەگەڵەوەدا بە ملیۆنان معتاد کە شەو و ڕۆژ لە سوچ و خوشبنی ماڵ و کۆڵان و خیابانەکاندا گرمۆڵە بوون و ئازار دەکێشن، بە ملیۆنان کەسی تر لە کەسوکاری نزیکیان بۆ ساتێکیش بۆ عەزیزی لە دەستچوویان و ئەو کەسەی بە شوێنەی لە بەرچاویان خەریکە دەتوێتەوە بێخەمنین. بەڕاستی
سەبەبکاری گواستنەوەی ئەم نەخۆشی کۆمەڵایەتیە کە لە پشت دەرگای هەموو بنەماڵەیەک لە کەمیندایە تا قوربانی لێبستێنێ کێنە و کەسانەی ئەم داوە مەترسیدارە ئەم مادە مەترسیدارە بەبێ دوو دڵی لە سنوورەکان ئاودی و دەکەن و بە ئاسانی لە ئاستی شار و دیاتەکاندا بڵاویەکەنەوە و بە ئاسانی و بەبێ هیچ کۆسپێک لە دیواری بتۆنی زیندانەکان دەیپەڕێنەوە و دەیگەێنە هەموو بەند و سلولێکیش. ئەگەر دەسەندارکارانی سەرەکی مادەی هۆشبەر کە لە کادر و مۆرە سەرەکیەکانی سپای پاسداران و لەم ڕێگایەوە قازانجی نزومی کەڵەکە دەکەن بە ئازادی نەتوانن ئەم مادە مەرکێنەرە لە سەرتاسەری وڵاتدا بڵاو بکەنەوە، کۆمەلگا هەڕۆژە و شایدی مەرگ و میری ئەم ئینسانانە نابێت. یەکێک لە شێوەکانی خەبات لە دژی پەرەسەندنی مادەی هۆشبەر و دەرمانیکردنی مادەی هۆشبەر و دەرمان و دەرمانکردنی معتادان بەشداریکردنی بەهێز و پشتیوانی لە ڕێکخرا و ناوەندە سربەخۆکانی خەبات بۆ تەرکی احتیادە. یارمەتیدانی ئەم ڕێکخراوە و هەوڵدان بۆ بەرپاکردنی ڕێکخراوی لەم شێوەیە بەکردەوە لە خزمەت خەبات لە دژی ڕژیمێکە کە سەبەبکار و هۆکاری سەرەکی مانەوەی ئەم گرفتە کۆمەڵایەتیە لە ئێراندایە. کۆماری ئیسلامی پێویستی بە گردشی مادەی هۆشبەر لە کۆمەلگادا هەیە، لەبەر ئەوەی سڕی و بێتەفاوەتی کۆمەلگا دەبێتە هۆی دڵمردووی و گۆشەگیری و خەمۆکی لاوان و بێدەنگبوون و لە نهایەتە خامۆشکردنیان. ئەو پێویستی بە تەسلیمبوون و هەست بە سوکایەتیکردنی هاوڵاتیان هەیە. لاوان ئەگەر شور و نشاتیان هەبێت، ئەگەر لە موسیبەتەکانی وەک ئێعتیاد بە دوور بن، ئەگەر وزە و تواناکانیان لە پێناوی ژیانێکی باشتردا بەکاربێن و بیر لە خۆیان و داهاتویان بکەنەوە، زەوی لە ژێر پێی ڕژیمی کۆماری ئیسلامیدا دێتە لەرزە. چیکار میتونیم برات بکنیم ما؟ ببینم که بلند شو. همین هست. آره همین هست. خدایی آره ما برای همین اومدیم، ولی کمکت کنیم. لەکوێیدایە دڵم تەنگە ژیانم پڕ لازارە لەکوێیدایە دڵ و جەرگم لە تاوی تۆ بریندارە لەکوێیە باوەشی گەرمت کە فرمێسکەم بنەیلایە بکەیتاوێ بە هاوارم خەمی دنیام لە دڵدایە بەسەد حەسرەت بە دڵتەنگی دەگێڕم هەر لە دوو چاوی لەکوێی تاوم خەوێنی لایە لایەکەم تاوی لەکوێی تاوێ ببیسینە بە ناڵ و سۆز و ئازم لەکوێیدایە لەکوێیدایە ببینی چەند دەبێ نازم لە دووری ژینی پاییزیم بەهارێکی لە دوو نابێ لە بەندێکە دڵم گیرە بەبێ تۆ قەت ڕەها نابێ لە بەندێکە دڵم گیرە بەبێ تۆ قەت ڕەها نابێ
چاوانم دەباری خەم ئەوەندە دڵبرین دارێ لە چاوانم دەباری خەم ئەوەندە دڵبرین دارێ هەڵاتوان لە شەڕ و هەژاری لە چنگ شەپۆلی خڕۆشاوی دەریاکاندا. ناوی بابەتێکە کە باس دەکات لە هەژاری و کۆچبەری و خنکانی بە هەزاران و بە ملیۆنان کەس لە دەریاکاندا. ڕۆژ نییە کە هەواڵێکی هەژێنەر لە نەقمبوونی ژمارەیەک پەنابەر لە ئاوەکانی دەریای مەدیتەرانە و یان لە نێو شەپۆلی ئاوەکانی ئاسیایی باشووری ڕۆژهەڵاتدا بڵاو نەبێتەوە. هەواڵی پەیوەندیدار بەم کارەساتەش وەک هەواڵی پەیوەندیدار بە کوشتار لە مەیدانەکانی شەڕی ڕۆژهەڵاتی ناوڕاست و ئۆکراین و ئافریقا بەڕادەیەک ئاسایی بوونەتەوە کەیتر زۆریش سەرنجڕاکێژ نین بۆ ڕاگەیەنەرە ناسراوەکانی دنیا. ئەو پەنابەرانەی کە بەم شێوەیە گیانیان و هیواکانیان لە ئاوەکانی مەدیتەرانەدا دەنێژدێت بە زۆری لە ناوچە شەڕلێدراوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە و لە ناوچە هەژار و شەڕلێدراوەکانی ئافریقا ویان لە دەست ئیستبداد و سەرکوت لە وڵاتانی وەک ئێرانەوە هەڵاتون. ئەوانە هیوایان گەیشتن بە ئەوروپایە. دژواریەکانی ئەو پەنابەرانە کە دوای تێپەڕکردنی چەندین کارەسات سەرپەنایەگە دۆزنەوە کۆتایی نایەت. دەوڵەتانی ئەوروپایی کە هەرجار ناجارێک بۆ قوربانیانی نقمبوو لە دەریادا فرمێسکی درۆینە دەڕێژن، هەر ڕۆژە و قانونێکی نوێ بۆ کۆنتڕۆڵکردنی ڕێگاکانی هاتنی پەنابەران بە ئەوروپا و دژوارترکردنەوەی بارودۆخی وەرگرتنی پەنابەران دادەنێن. دەوڵەتی ئیتالیا بەم دوایانە تەنانەت ئەو بودجەکەمەی کە لە ژێر گوشاری ڕای گشتیشدا بۆ بەهێزکردنی کەشتیە ڕزگارکەرەکان لە دەریای مەدیتەرانە تەرخان کرابوو بە تەواوی لای بردووە. ڕەفتارکردن لەگەڵ ئەو پەنابەرانەی کە لەم مەترسیانە گیانی سالمیان بەدەربردووە هەندێک جار کەمتر لەوە نییە کە لە پێشتردا بەسەریان داهاتووە. بەڕاستی سەبەبکاری ئەم کارەساتە ئینسانیە کێ؟ کێن ئەوانەی شەڕی کۆرنەپەرستانە لێرە و لەوەی دنیادا بەرپا دەکەن و بەم شێوەیە خەڵک بۆ گەڕان بە شوێن مەکانێکی ئەمندا لە ماڵ و حاڵیان ڕاودەنێن؟ کێ سەبەبکاری هەژاری و فەلاکەتی ئافریقای هەمیشە برسیە؟ ئەو ئیستعمارگەرانەی کە تا توانیان ئافریقایان تاڵان کرد و لە دوای خۆشیان شەڕ و نائەمنی و ناکۆکی قەومی و قەبیلەییان بەجێهێشت لەکوێوە هاتن؟ سەروەتە کەڵەکە کراوەکان لە لای کۆمپانیا زەبەلاحەکانی وەک ڕۆیاڵ داتشل بەرهەمی چەوسانەوەی کێن بێجگە لە باوکان و منداڵانی هەر ئەو پەنابەرانەی ئەمڕۆ؟ سەروەتە سروشتیە تاڵانکراوەکانی سەرزەمینی ئەم خەڵکانە بۆ کوێ گواستراونەتەوە؟ شەڕخوازان، جەنگ سالاران، خاوەنانی کۆمپانیا گەورەکانی بەرهەمهێنەری چەک کە بۆ دەستەبەرکردنی بازار بۆ بەرهەمە مەرگبارەکانیان زەمینەسازی بۆ شەڕی مەحەلی و ناوچەی دەکەن کێن؟ ئەم ئینسانانەی کە هەموو ڕۆژێک هەواڵی قوربانی بوونی ژمارەیەکیان دەبیستین ئەگەر لە وڵاتانی خۆیاندا کاریان هەبوایە، ئەمنیەتیان هەبوایە، ئاسۆیەکی ڕوونیان بۆ داهاتوویان هەبوایە، ئەگەر لە ژێر گوشاری پۆلیسی سیاسیدا گیان و ئەمنیەتیان نەکەوتبایەتە مەترسیەوە، ئەگەر کارەساتی شەڕەدا سەپاوەکان بەسەریاندا نەڕژایە، بۆچی بەم شێوەیە سەری خۆیان هەڵدەگرت و گیان و هەرچی هەیەە دەستپار دەدەست شەپۆلەکانی دەریا؟ بۆچی بەم شێوەیە سوکایەتی هەموو ڕۆژەیان لەلایەن ڕەگەزپەرستان و دەوڵەتانی پشتیوانیانەوە لە ئوروپا و ئوسترالیا و ئامریکا قبوڵ دەکرد؟ ئاشکرایە کە سەبەبکاری هەموو ئەم قوربانیانەی کە بەم جۆرە نوقمی دەریای بێبن دەبن، سەبەبکاری هەموو ئەو سوکایەتی و ئیهانەتانەی لە وڵاتانەی کە پەنابەر ڕوویان تێدەکات بەسەریان دێت، نظامی سەرمایەداری حاکم بەسەر دنیای ئەمڕۆدایە. ئەوان
مافی خۆیانە لە وڵاتەکانیاندا خاوەنی ئەمنیەتی و ڕێفاه و ئازادی بن و کاتێکیش کە دەچن بۆ وڵاتێکی تر بە ڕێزەوە هەڵسو کەوتیان لەگەڵدا بکرێت وەک شارۆمەندێکی خاوەن مافی یەکسان. بەڵام کاتێک کە دەبینن وانە سەری خۆیان هەڵدەگرن بە گومانی بەختەوەربوون لەو بەری دەریا و دیارە ئەوەش ڕێگای چارە نییە. لە هەر کوێیەک بین دەبێ قۆلی لێ هەڵماڵین بۆ کۆتایی هێنان بە شەڕ و نائەمنی و هەژاری و برسیەتی، پشت بەهێز و ئاگاهی و یەکیەتی و هاوپشتی خۆمان ببەستین و لەگەڵ نظامی زاڵمانەی حاکم لە وڵاتەکەماندا دەست و پەنجە نەرم بکەین. لە ئاوە حاڵەتێکدایە گومانی تێدا نییە کە دەتوانین لە توانایی نێونەتەوەی ئینسانە هاوچارە نووسەکانمان و لە ویژدانی زیندوی بەشەریەتی وشیاریش هێز وەربگرین. ئەگەر ئەم ڕێگایە چەندان ئاسان و هەمواریش نەبێت کە نییە، بەڵام حتمەن خەتەر و مەترسیەکانی زیاتر نییە لە چوون بەرەو ئوروپا و گەڕان بە شوێن سەراوی بەختەبۆریدا. بینەرانی خۆشەویست، بەم شێوە گەیشتینە کۆتایی بەرنامەی هەڵوێست و بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. کات و ساتێکی خۆش بۆ هەمولایەکتان و بە بەختەوەریتان ئەسپێرم تا لێکدانەوە هەڵوێستێکی دیکە. Oh
مرگی